لەبارەی دەرەنجامی سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا و کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق و بڕیاردان لە ناردنی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان میوانداری بەڕێز شوان محەممەد کەلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە لە سلێمانی ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک شوانم کاتت باش، بەخێربێ بۆ کوردستان 24. پێشبینی دەکەن حکوومەتی عێراق ئەمڕۆ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بڕیار بدات لە ناردنی شایستەداراییەکان؟ بەڵێ بەتەکید دانیشتنەکە زمینە سازی بۆ کراوە، وەکو هەمووان دەزانین بەڕێ سەرۆکی حکوومەت و وەفدی یاوەری هاتنە بەغدا و هەم تەوقیتی هاتنەکە هەم دیدارەکان بە شێوەیەکی گشتی، هەروەها یەک هەڵوێستی و هەمەڕەنگی وەفدەکە سەرۆکی حکوومەت، جێگری سەرۆکی حکوومەت و کوتلە کوردستانیەکانیش لەوێ هاوشان هەم پێش ئەوە لەگەڵ هاتنی وەفدەکەیشا هەم لەگەڵیان کۆبوونەوە هەموو چوونە ئیستیقبالیان و لە ناو پەرلەمانیش ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان جوڵەیەکی باشمان دەست پێ کرد، جێگی بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمان سەردانی هەموو کوتلەکانی تری عێراقیمان کرد. بۆیە دانیشتنەکە لە سەروی هەمویانەوە هاتنی بەڕێ سەرۆکی حکوومەت بۆ بەغدا و ئەو دیدارە گرنگانەی کە ئەنجامیدا گەشتبینین ئەمڕۆ بەتەئکید کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە بڕیارێکی ئیجابی لە بەرژەوەندی بە تایبەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان کە بەداخەوە کێشەی بۆ دروست کرابوو کۆبنەوەکە کۆتایی دێت. ئەولانەکانی عێراق هەست بەوە دەکەن کە ئێستا هیچ دەنگێکی ناڕازی دژی پێشنیازەکانی حکوومەت بۆ بەغدا هەبێ؟ خۆی دەنگی ناشاز هەمیشە لە پەرلەمانی عێراق هەیە، چونکە بەڕاستی بەداخەوە لەوێ مزایدە هەیە، پەرلەمانتار هەیە، خەریکی مزایدەیە و ئەمە تەنها خەیاڵ و ئەندێشەی لای ئەوەیە چۆن خولێکی تر ببێتەوە ئەندامی پەرلەمان. بەداخەوە جەوێکی شەیە زۆر جار لێدان لە هەرێمی کوردستان کێشە دروستکردن بۆی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان تا ئێسش لە عێراقا خەڵکی شۆڤێنی هەیە، هەم لەسەر ئاستی شەقام هەم لەسەر ئاستی حکومڕانیش بەڕاستی ڕوئیا و تێڕوانینی شۆڤێنی لە بەغدا حوزوری هەیە. بۆیە ئەمانە چارەنووسی خۆیان بە بەرزکردنەوەی ئەم دەنگە ناشازانە ئەبینن، کەمینەیەکی زۆر کەمن لەوانەیە پەنا بنە بەر دادگایش، بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئەنجامی سەردانی سەرۆکی حکوومەت و وەفدی یاوەری زۆربەی لایەنە سیاسەکان و حکوومەتیش وەکو ئیدارە بەڵێنیان داوە کە لە دەنگدانی ئەمڕۆ بە زۆرینەی دەنگ تەسەورەکەین یان بە تێکڕای دەنگ ئەگەر نا بە زۆرینەیەکی زۆر ئەوە بڕیارێک لە بەرژەوەندی شایستەدارایەکان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدرێت. باشە کاک شوان، خۆتان دەزانن کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیازی کردووە کە یاسای بودجە هەموار بکرێتەوە، چونکە هەندێک بڕگە و مادەی لە دژی حکوومەتی لە دژی هەرێمی کوردستانە. ئەو بڕگە و مادانە چین کە هەرێمی کوردستان دەیەوێ هەموار بکرێتەوە؟ طبعا لە هەموو حاڵەتەکان هەموارکردنەوە ئەم ساڵ ناکرێت 2023 بۆ 2024 سەرەتای 2024 بێیان لە بەهاری 2024 کە مەشروعی قانونەکە دووبارە بۆ هەموارکردن دێتەوە پەرلەمان، لەوێ بەڵێ مەجای هەموارکردن هەیە، مەجای مناقەلە هەیە، پەرلەمان دەسەڵاتی کۆمەڵی گۆڕانکاری هەیە. ئەوەی کێشەی گەورەیە بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا بابەتی ئینفاقی فعلیە، ئەمە بەڕاستی نەکرد کێشەیە، بابەتێکی زۆر ناواقعیە. وەختی خۆی لە 2015 داخلی ناو قانونی موازنە کراوە، چونکە وەکو وەزانی لە 140 کۆی میزانی موازنەی عێراق حساب ناکرێت، سیادی و حاکیمەیە، هەروەها لە 130 تریشی حساب ناکرێت و عێراق پارە سەر تا ئێستا بە شێوەیەکی ڕێک و پێک پارەی وەبەرهێنانی سەرف نەکردووە، بۆی ئینفاقی فعلی کەمە لە کۆی نزیکەی 50 تریلیۆن کە تا ئێستا سەرف کراوە. هەرێمی کوردستان لەسەر 90 تریلیۆنی حسابەکرێ، ئەوانەی ئەوەی مختصانی بواری ئابووری باسیەکەن 90 تریلیۆنەکە ڕێژەیەکی زۆر کەمەکە، نەک بەشی موچە ناکە، لەوانەیە هەر بەڕاستی حکوومەتی هەرێم پێی ڕازی نییە. بۆیە تا سەری ساڵی ئەم ساڵ کە لە ناوی داین بە دوای چارەسەرێکی ترا بگەڕێن. ساڵی تازە 2004 بە تەئکید ئەمە لە
یەک لە پێشنیارەکانی بەڕێسەرۆکی حکوومەتی هەرێمە بۆ حکوومەتی فیدرال بۆەوەی بگەینە چارەسەری کۆتایی هەموارکردنەوەی یاسای موازنەیە بە شێوەیەکی گشتی مەشروعی موازنە بەڕاستی کۆمەڵێ لغم بەداخەوە دوای ئەوەی لە ڕێکەوتنەکان پەشیمان بوونەوە دوایەوە حسابیان بۆ ڕێکەوتنی هاوپەیمانەتی دارەدانی دەوڵەت نەکرد بۆ ئەو ڕێکەوتنەی لە ئەنجومەنی وەزیران کە مەشروعەکەی پێنێردرا بۆ پەرلەمان لە هەموو ئەمانە پەشیمان بوونەوە هەندێک خاڵی خراپی تایە ئێمە وەختی خۆی لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەنگمان پێنەدا هاتینە دەرەوە بایکۆتی دانیشتنەکەیشمان کرد بەڵام بەداخەوە ئەو کاتە کۆدەنگی نەبوو بەڵام ئێستا هەموو ئاماژەکان ئاماژەی ئیجابین و سەردانی سەرۆکی حکوومەت تەکی دەکەمەوە بۆ بەغدا لێکەوتەی ئیجابی زۆر باشی ئەبێ من دڵنیام ئەمڕۆ هەواڵی خۆش بڵاوێتەوە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕێکەوتنی باشی لەسەر ئەمە هەواڵێکی باشە کاڵی ئێستا کۆدەنگیمان هەیە بەڵام خۆتان دەزانن ئێستاەوەی لە بەردەستانە پرۆژە یاسانیە بەڵکو یاسای و دەبێ هەموار بکرێتەوە هەموارکردنەوە یاسای بودجە کارێکی ئاسانە کاکشوان بەبێ سەرێشە ناڕوا بەڵام ئەگەر ئەم ئیرادەی ئێستا هەبێ ئەم یەکدەنگیەی فراکسیۆنە کوردستانیەکان هەبێ بەڕاستی هیچ شتێ زەحمەت نییە هەمیشە سەرکەوتنی ئێمە خاڵی هێزی کوردستان یەکگرتو و یەکدەنگی و یەک هەڵوێستیە ئەم یەک هەڵوێستەی ئێستا هەیە ببوورە ئەگەر لە کاتی پەسەندکردنی یاسای موازنەی شاهە بواە لە کاتەوەی مەشروعەکە بۆ لیژنەی مالیە ئەم یەکدەنگی ئێستا بواە ئەو کاتیشە بواە بە تاکی تووشی ئەم ئیشکالانە ئێستا نەدەبووین بەڵێ وەک خۆشە دووتت کە هەمیشە دەنگی ناڕازی هەیە لە نێو پەرلەمان خۆشتان دەزانن کە بڕیارە بەشێک لە پەرلەمانتارانی عێراق سکاڵا لە دژیناردنی پشکی هەرێمی کوردستان تۆمار بکەن ئایا ئەو سکاڵای هیچ کاریگەریەکی دەبێت کە لە دادگای فیدرالی تۆماری دەکەن پێم وانە کاریگەری هەبێت چونکە بەڕاستی ئەوەی بەرامبەر هەرێمی کوردستان نەکرێ خۆی نادەستوریە بە گوێرەی دەستور و بە گوێرەی سەررجەم یاساکان و بە گوێرەی دەستوری هەموو دنیایش ناکرێ حکوومەتێکی فیدراڵ موچەی هەرێم یعنی موچەی فەرمانبەرانی هەرێمێکی خۆی بکاتە ئامانج لە ئەنجامی ئەگەر بڵێن تێڕوانینی جیاوازی شەبێ یعنی ئەمە زۆر نادەستوریە و مەحکەمەی فیدراڵی ئەگەر پیشەیانە بڕیار بدا بەڕاستی تەسەور ناکەین هیچ بڕیارێ لەو شکاتەی بەڕێز مستەفا سەنەد دوێنێ کردوێتی هیچ لە مەسلحەتی ئەو نابێ بەڵکو لە مەسلحەتی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم و حزبە سیاسیەکان کە ڕێکەوتنیان کردووە بە گوێرەی دەستور بە پشتبەستن بە ئەزمموی ڕابردووی بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی عێراق چاوەڕێی چیەکەن؟ خۆی موسساتی ڕسمی هەرێمی کوردستان چ سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی دادوەری حکوومەتی هەرێم کاتی خۆشی پەرلەمانی کوردستان پێشەوەی هەڵبۆشێتەوە ملاحەزەیان هەیە لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی بەداخەوە کۆمەڵی بڕیاریش دراوە بەڕاستی جێگەی ینی ملاحەزەی جدیە بەڵام ئەم شکاتەی ئێستا کراوە ئەمە تەواو نادەستوریە ئەمە خۆ ناکرێ بڵێ تۆ شکات بکەی بڵێ من داواکەم بەشێک لە فەرمانبەرانی وڵاتی عێراق لە برسیا بکوژیت یعنی دادگای فیدراڵی چۆنمە پەسەندەکە چی لۆژیکێکی سیاسی و دەستوری ئەمە قبوڵەکە بۆیە لە هەموو حاڵەتەکان جگە لەوەیش کۆدەنگی سیاسی دروست بووە هەموو حزب عێراقیەکان وەزیرەکانیان هەموو لە کوردستانیەکان بەڵێنیان داوە کە ئەم بابەتە هەتا لەگەڵ ئەوە بوون زۆربەیان کە دژیش بوون دژ بە هەرێمی کوردستان زۆر جار خیتاب ئاراستەکەن پێیان وابوو بە ئامانجگرتنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەلەلەکە لە بەغدایە و نادەستوریە و ڕوئیای خراپە و ئەو نقطە دروستی کردووە ئینفاقی فعلی بۆیە ئەوانیش لەگەڵ چارەسەرا بوون تا چارەسەری یەکجاری شکلێ لەگەڵ ئەوە بوون شایستە دارایەکانی هەرێم بە تایبەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێت. بەڵێ کاکشوان چەند جارێک باست لە یەکریزی سیاسی و هاودەنگی و یەکدەنگی کرد ئەمە بەستمەکە بۆ چوونی بەڕێستان بزانم کە یەکریزی لایەنەکانی کوردستان چەند کاریگەری لەسەر جێگیرکردنی داواکاریەکان و هەروەها بەدەستێنانی مافەکانیان هەیە؟ بە درێژایی مێژوو ئەو دەستکەوتە گەورانەی کە بەدەستمان هێناوە لە ئەنجامی یەکگرتن و یەک هەڵوێستی بووە بە دڵنیاییەوە ئەو جەوە تازەیش لە پەرلەمانی عێراق دروست بووە لە نێوان پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و هەتا یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش دروست بووە ئەمە جەوێکی تازەیە ئەم یەک هەڵوێستیە
وا دەکات کەس نەتوانێت غەدرمان لەسەر بکات غەدرمان لە هەرێمی کوردستان بکامە بەستم و وا دەکات لە ئایندەدا ستراتیژێکی تازەمان هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو غەدرانەی کە لە هەرێمی کوردستان نەکرێ چ لە پێشێلکردنی دەستور کە کۆمەڵی مادەی زۆر پەیوەستن بە ماف و هەموو مافەکانی هەرێمی کوردستان پێشێل کراوە چ مادەی 140 چ گەڕانەوەی مەقڕاتی حزبی کە لە کارنامەی کابینەی محەممەد شیع سوودانی هاتووە ڕێککەوتنامەی شەنگار یعنی ئێمە تەنها کێشەمان موچە نییە بەڕاستی حکوومەتی عێراق ڕاستە موچە ئێستا بۆ فەرمانبەران بۆ تەبابەتێکی حیاتی ئەولەوێتە لای ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش پێشتر لە بەهاری ئەمساڵ بڕیاریدا کە ئەولەوێت بۆ ئێمە موچەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم یەک هەڵوێستی و یەکگرتنەوەکات ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران بڕیارێکی باش بدا و لە ئایندێشتا ستراتیژێکی باشترمان هەبێ بۆ داکۆکیکردن لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان. زۆر سپاس بەڕێز شوان کلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە سلێمانی میوانم بوویت.